من ئێستا لە گەڕێکی جمهوری لە ناو قەزای دووس خورماتوم دیارە نزیکم لە بازاری هەڵوێستەوە هەندێک جار دەبینم هەندێک لە خێزانە کوردیەکان لێرە گەڕاونەتەوە یا هەندێکیان هەر دەرنەچوون ئێستا ئەم پیاوە لێرە ئەمەوێ زیاتر لەگەڵ ئەم پیاوەیە قسە بکەم بزانم ئەم بە خێزان و بە مناڵەکانیەوە هاتووەتەوە یان چاوەڕێی چییە کاکە سڵاو لێبێت بۆچی هاتوویتەوە ناو والله هەر حەزەکەن سەردان ماڵ و کەسوکارەکانمان بکەین بزانین کێ گەڕاو کێ نەگەڕاوە ئێمەش پێ خۆشحاڵ بگەڕین و حەزەکەین بگەڕین و ئێمەش لە ئیجار دانیشتین لە ڕەزالەتە ناخۆش هێشتا ینی بە ماڵ و منداڵەوە نەگەڕاوی والله مناڵەکان بریان هێناوە بەس حەزەکەم باشتر بێ وەزعەکە باشتر بێ گەڕین و هەمووان نەگەڕین زۆر باشە هێشتا لێرە ئەوەندە دڵنیایی دراوەتە خەڵکی کورد کە ڕای کردووە بگەڕێتەوە دڵنیاییتان پێدراوە بایەوە والله کەس هیچی نەکردووە ئێمە چاوەڕێی دڵنیایی ئەوەی من نەداوە تا بگەڕینەوە یعنی شتێک قەراری شتێک بدەن بۆی خەڵکەکە بگەڕێتەوە ئەم قەرارە کێ بیدا بۆتان والله ترەوەی بەرپرسەکان حکوومەتەکان ئەوەندەی کە هاتوویتە ناو دووزەوە بای ئەوەندە ئەمان هەیە کە بوو نمونە بگەڕێیتەوە والله ئەمان الحەمدولله هاتیمە سوورە خۆیان گەڕێن کەس هیچ پرسیارێکی لەمان نەگوت کەس باشە الحەمدولله هێشتا خەڵک نەگەڕێەوە خەڵک کەم گەڕێەوە کەم کەس گەڕێەوە قەڵق لە ماڵ گەڕێەوە کەمی بە کەمی خەڵکە گەڕێتەوە باشە تۆ هاتیتەوە بۆ ماڵەکەی خۆت من بینیم هەندێک لەوەی کە بەتایبەت دوکان سووتێنراوە هێشتا نەگەشتومەتە ناو ماڵەکان بزانین چەند ماڵ بۆمە سووتێنراوە تەقێنراوەتەوە ماڵەکەی تۆ سەلامەتە والله ماڵەکەی من تەلەڤیزۆن ئەوەی ئەشیای باشە بردووانە دوکانەکەمیش ئەوەی فەرهودیان کرد هەموویان بردە دوکانم ماڵەکەم و من بەردەوامە بم بە ناو شەقامەکان ئاگەڕێم ئەمەوێ زیاتر لە ماڵ و حاڵی کوردەکان لێرە تێ بگەم و بیگوازمەوە بۆیەوە بە تایبەتی کار لەسەرەوە بکەم کە چی بکەین ئەمانێکی زیاتر لێرە ئایا هەیە یان نییە بای ئەوەندەی کە ئەو کوردانەی کە لێرەوە ئاوارە بوون بگەڕێنەوە بۆ ئێرەوە بتوان بێنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان لە ڕۆژانی ڕابردوو لەو کاتی کە دۆخی ناو دووس نارام بوو حەدەسی زۆر ڕوویداوە بەڵام ئێستا ئەوەی کە دیارەکەوە لە زاری ئەو کوردانی کە گەڕاونەتەوە وەزعەکەت بای ئەوەندە هێور بووەتەوە بەڵام هێشتا دڵنیاییە نەداوەتە خەڵکی یا هێشتا ماوە بای ئەوەندە دڵنیایی بدرێتە خەڵکی کە خەڵک بگەڕێتەوە ناو ماڵ و حاڵی خۆی لەگەڵم وەرن زیاتر دەچمە ناو کۆڵانەکانەوە کۆڵانەکان هەمووی چۆڵن بە دەگمەن خێزانیان تێدایە و بە دەگمەن کەسانێک دەبینی کە لێرە کوردن وەکەو هاوڵاتیەش ئاماژەی پێکرد تەنها قلە دانەدانە خەڵک گەڕاوەتەوە هەمویان چاوەڕێیەوەکەن کە دڵنیاییەکیان بدرێتێ بۆی کە بگەڕێنەوە ناو ماڵ و حاڵی خۆیان دیارە بە دڵنیاییەوە هەمیشە لەناو ئەم شەڕەیە لەناو ئەم دۆخەیە هەندێک کەسانی بەرژەوەندی خوازی ژەن کە گێرە شێوێنن ئایا بەعەمد بێ یان بە شێوازێکی بەرنامە بۆ داڕێژراو بێ یان بە شێوازێکی هەڕەمەکی بێ دەست دەبرێ بۆ ماڵ و حاڵی هەندێک خەڵکی تر لێرەش هەندێک ماڵ هەن کە دەستیان بۆ براوە وەکەوە هاوڵاتیان ئاماژەی پێکردەوەی کە شتی گرنگ بێ لەناو ماڵەکەیان نەماوە دیار نەماوە بەڵام دیارە لە دوای هێوربوونەوەی دۆخەکە لە ناو دووس خورماتوودا ئێستا هێزەمنیەکان زیاتر دەیانەوێت کە لە ناو شەقامەکانی بەتایبەت ئەو شەقامانەی کە شەقامی کوردین بیان پارێزن و ئەمانێک بدەن بۆ خەڵکە بەڵام هەتا ئێستەوە کاماژەم پێکرد نەبوونی ئەمان وای کردووە کە کۆڵانە کوردیەکان هێشتا چۆڵ بن بەڵام ئایا ئەم چۆڵەوانیە تاکەی جارێ نازانرێت ئێمەش و خەڵکە کوردە ئاوارەکەش چاوەڕێی کۆتایی هاتنی ئەو چاوەڕوانیین